سلااوتان لەبێ لە ویلایەتی ئایەوا بینایەکەیە بە یەکەم مزگەوتدا دەدرێتن لە هەموو ئەمریکا کە وەکو مزگەوت دروستکرابێ بۆیە بێتەن داچی مزگەوتەکان لە ئەمریکا. ئێرە ویلایەتی ئایەوەیە لە سیدر ڕابێت با بچین بزانین مزگەوتەکە چۆنە، چۆن یەکەی دروستکرایە، چێ دروستی کردێ. طبعاً ویلایەتی ئایەوا ویلایەتێکی وەکو مەساحە گەورەیە بەڵام عادەدیان کەمە، تقریبا 3,100,000 کەس دەبن. بن ویلایەتی مینۆسۆتا تەنیشتیشی نیوەی ویسکانسنە و نیوەشی ویلایەتی ئیلینۆیە کە بە شاری گەورەی شیکاغۆ مەشهورە، چونکە شیکاغۆ ئەوە نییە، ویلایەت نییە، شاری گەورەیە. Your destination is on the left. سلااوتان لەبێ. ئەو مزگەوتە یەکەم مزگەوتە لە هەموو ئەمریکا کە دروست کرابی وەکو مزگەوت. هەبوو مزگەوتە چکە هەیە لە نۆڕ دەکۆتا، بەڵام ئەویان وەکو مزگەوت نەبوو، وەکو غورفەیەک بوو دروستیان کرد بوو سووریەکان، بەڵام ئەوەشە سووریەکان دروستیان کردە. با بچم بزانم لەوێ کرایتەوە یاننا، هەندێک معلوماتی باسکەین. کرابیتەوە باشە شایکە. The Mother Mosque of America، حتى ناویشی Mother Mosque للإسلامي Muslim Temple is the first building in America designed and constructed as a house of worship for Muslims. پارسەڵ ساڵی لە 72 وەکو ئیسلامی سنتر ناسێنرا، بە ساڵ 1990 وەکو ئەنجومەنی ئیسلامی لە ئایەوا ئیمامەکە بنای تا تەویل کردراوە و واروە نۆژەن کراوە. ناویشان لێنە مەدەر ماسک لە فێبرواری 15 2092 مزگەوتەکە لە ساڵ 1930 ئەوانە نشانەکە یەکەم مزگەوتە هێرجی سنتر هەرچەمزان دەرێ لە پشتەوە. There is only Allah, God alone to be worshipped and Muhammad is his messenger. ئەو مزگەوتەکەیە ساندێک معلوماتی باس دەکەین. دەرێ دەرگەی پشتەوە کرایتەوە بزانم نوێژنێوڕانشم نەکردیا، قسم نوێژنێوڕان عەسر بێتەوە بکەم، قسمی زەناب ئەگەر کرابیتەوە زانێ ئینشاڵڵا کرایتەوەش. ساعة قفلكم بسم الله. والله قباته هذه على وقت عصر ذكريته مزقبته كان داخل بس بزعم نرجع عصر كينيا ليلة. Prayer time in Cedar Rapids. نسبة ساعات ساعة وسبعة دقيقة عصر 5:12 دقيقة استار ساعة يلا زور مايتو صورنا كم بيم كده تصوركم هذا عن خستيا. كيف داخله؟ هاي مش داخله. هەردوو دەرگە داخرایە ڕێوەڕێزان بە ئەو معلوماتانێک کە باسی دەکەین. ئەو مزگەوتە لە 1934 دروستکرایە وەکو مزگەوت دروستکرا، دوایە نۆژەن کرایتەوە. بەدایکی هەموو مزگەوتەکانی ئەمریکادا دەنرێت لە شاری سیدر ڕاپید لە ویلایەتی ئایەوا. طبعاً عدەدی موسڵمانەکان لە ئەمریکا لە بینی 3 تا 4 ملیۆنیە، زۆرترینیان لە نیویۆرک و لە کالیفۆرنیایە. زۆرترین عدەدی مزگەوت لە نیویۆرکە تقریبا
تا نزیک 2017 275 مزگەوتە بوو لە کالیفۆرنیا 264 مزگەوت عفوا 236 مزگەوت عددی مسلمانەکان زۆرترینی لە نیویۆرکە تەمان زیاتر لە پاش 11 سپتەمبەریش مزگەوتەکان زیاتر کرانەوە خەڵک ئاشنا بوو لەگەڵ مەسئولە ئیسلامەتی ئەو مزگەوتەش لە 15 عفوا لە 2 ئابا بڵێن 15 لێرە مانگی زووتر دەکرێتن لە فێبرواری 15 1934 لەلایەن جەماعەتی باوڵێن سووری و لوبنانیەکان کردرا و کرایتە مزگەوت خۆی گەورەترین مزگەوت لە ویلایەتی میشیگەنە لە شاری دیترۆیت لە هەمووان گەورەترە لە هەموو ئەمریکا قسەکەی دەڵێن یەکەم مزگەوت لە ویلایەتی نۆرددا کەوتابوو بەڵام وەکو ژوورێک بوو وەکو مزگەوت نەبوو هەر وەکو ژوورێک بوو عیبادەتیان دەکرد بەڵام ئەوە وەکو مزگەوت دروست کرایە لەبەرەوەی هەر ناویشی لێنرایە The Mother Mosque of America Mother Mosque of America وەزیە زۆرم بینە دیارە دوو قاتی شەخوارێ سەری خۆتان بینی تا مزگەوتەکە داخرابوو تێش نوێژ عسرێن بە نیەتێ بوو کە لێرە بیکەم نوێژ نوێڕ عسر بەڵام منە بۆ قسمەت بسمە لایەکتر میترۆکو باسمان کردەوە مزگەوتەکە بوو لە شاری سیدر ڕاپرس لە ویلایەتی ئایەوە ناوەکەی زۆر عەجیب دەنووسرێ IOWA ئەمریکا سێ ویلایەتی هەیە ئایەوە و ئایدەهۆ ئۆهایۆ نزیکە لە یەکتری هەر شاد بن